لەگەڵ میوانەکەمان بەڕێز جەنگی ئاوڵکەڵی چاودێری سیاسی گفتوگۆکەین بۆ ئیبزانین ئەمانە تا چەند مەترسی زیاتر دروست دەکەن. بەڵێ هێژای جەنگی تبینی بە تایبەتی پشتی ساڵا 2014 و شکستنا پێواژوویە ئاشتی و چارەسەریە لە تورکیە باکووری کوردستانێ بێناوبەر شەڕێ دناوبەرە ئارتشا تورکی و چەکدارین پەکێکێ لەسەر ئاخا باشووری کوردستانی هێدی گوند و ناحیە و قەزا دەرباسکردن نزیکی باژارا بوون چنە سەدەم گەلۆ یعنی سەدەم تورکیایەک و ئەڤە ئارمانجەیان ژی چەکدارین پەکێکەیە بە هێجەتێت دەتە دەستێەوە. سپاس بۆ جەنابتان و بۆ بینەرانی لە وەکو جەنابتان باسی کردەوە کاکۆمای لە گرافیکەی باسی کرد کێشەی پەکەکە لە سەرەتاوە بۆ هەرێمی کوردستان لە ساڵی 91 لە دروستبوونی قەواڵی هەرێمی کوردستان دەستی پێکرد. ئێمە هەموو باش لە خیاڵمانە لە ساڵی 92 لە دروستبوونی هەرێمی کوردستان و پاش پەرلەمان ئەم گرفتانە لە بێپەکەکە دروستی کرد کە هەمیشە هەوڵی ئەوەی داوە کە قەواڵی هەرێمی کوردستان بچووک بکاتەوە یا لاوازی بکات یا دەستەمۆی بکات بۆ ئامانجێکی بەتایبەتی خۆی بەکاری بهێنێ. وەم گرفتە لە ساڵی 2015 زیاتری کرد لە کاتێکا کە هەرێمی کوردستان خەریکی کێشەیەکی شەڕی قورس بوو لەگەڵ داعش و لەگەڵ نەیارانی دیکەی هەرێمی کوردستاندا پەکەکە و هەلەی خواستەوە بەوەی کە هاتە ناو هەرێمی کوردستانەوە و لەو کاتە پارتیکرەکانی کوردستان کە لە دوای وەکو جەنابیش داماژە پێدا کە شکستی پرۆسەی سیاسی لە ناو باکووری کوردستان و تورکیا کە بەدەستی پەکەکە خۆیان بوو پەکەکە گرفتێکی زۆری لە ناو باکووری لە دیاربەکر و لە ماردین و لە هەموو شوێنانی دیکە دروست کردەوەی کە خەندەقی بەرگری لێداوە بۆ ئەو شارانەمان بینی چۆن بەچی ئاراسێک ڕۆیشت و کۆمەڵە خەڵکی زۆری ئەمە کوژرا بۆ نمونە لەو ڕۆژانەی پێش و کە سنتەری استراتیژی بۆ ئینتەرناشناڵ ستەدی بڵاو کردوتە دەڵێ لە ساڵی 2015 تاکو 23 6,000 کەس لە ئەنجامی پێکدادانی پارتیکرەکانی کوردستان پەکەکە و بە حکوومەتی تورکیا کوژراوە کە 4,000 ئەندامی پەکەکە بوون 600 کەسی خەڵکی سڤیل بوون 1400 کەسیشی ئەندامی هێزە سەربازەکانی تورکیا بوون. ئەمە ئەومان پێ دەڵێت کە پارتیکرەکاران لە پاش کەستەیەک لە دوای یەکەکانی لە ساڵانی ڕابردووە تا ساڵی 2015 کە لە 2015 بە یەکجاری لە باکووری کوردستان و تورکیا دەرکرا پەناهێنایە هەرێمی کوردستان و جارێکی دێ سیاسەتێکی ناڕەوای بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان پێڕەو کرد و بەداخەوە لە ڕابردووشە هەندێک لە لایەنەکانی ناو هەرێمی کوردستان ئاسانکاریان بۆ کرد و بۆ هەر مەبەستێک بێ ئاسانکاری کرا ئەو ئاسانکاریش وای لێکراوان فراوان خوازیەکی زۆر بۆ نمونە لەسەر پێش ساڵانی 2015 و 2014 تەنها بوونی پەکەکە لە هەندێک جێگەی دیاریکراوی چیاکانی کوردستان بوو بەڵام لە دوای 2013 و 14 هاتە ناو شارەکان و ئێستاکە لە زۆربەی زۆری شارەکانی هەرێمی کوردستانە ئەگەر حزوری واقعیشیان ئۆفیسیشیان نەبێ بوونیان هەیە بەڵام بەداخۆ ئەمەش گرفتێکی گەورەی بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێم دروست کردووە. وەکە بینین لە هێرش درۆنیەکان کاکرێتە سەر چەکدارانی پەکەکە ینی بەهۆی ئەوانەوەی کە وڵاتی سڤیلە بێتە قوربانی بۆ پێی کە دێنە ناو هاوڵاتیانی سڤیل دێنە شوێنانی کە هەندێجار شوێنی قەرەباڵخە ئەمان جێمان چییە لەمە خۆپاراستنیانە دانەی خۆیان بپارێزن لە هێرشە درۆنیەکان بۆ پێی کە لە 6/8 لە چەمانکیە هاوڵاتێکی سڤیل گیانی لەدەستدا و تەنها 5 مانگ بۆ هاوسەرێکی گیری کردووە پێشتر لە گوندی پەرەخ هاوڵاتی کێچگا زۆر بوونە قوربانی پێشتریش لە سلێمانی لە کوونەماسی بە هەمان شێوە هەبەوەی هێرشی درۆنیەوە ئەم مەترسیانە لەسەر هاوڵاتیانی سڤیل دروست بوون پەکەکە بۆ ئەماکات پەکەکە لە ئەنجوک و پێشی داماژ بێت لە ئەنجامی شکستی سیاسەتی پەکەکە لە باکووری کوردستان هاتە هەرێمی کوردستان پەکەکە ئێستاکە لە هەرێمی کوردستانە سیاسەتی ئەوە پێڕەو دەکات کە بەشێکی زۆر لە چاودێران پێیان وایە پەلکێشکردنی هێزەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە بۆ ناو قوڵای هەرێمی کوردستان ئەمانە زیانێکی زۆری ئابووری کۆمەڵایەتیان بە خەڵکی هەرێمی کوردستان گەیاندووە بە پێ و لێکۆڵینەوانە و زانیارانەی کە نزیکی 600 گوندی سنوورەکانی هەرێمی کوردستان چۆڵی کردوەکەم 600 گوندە بە هەزاران خێزان دەکات ئەمانە چۆڵیان کردەوە پەکەکە بەرنامێکی ئەوەی هەبوو لە ساڵانی ڕابردوو کە بتوانێت لە قەندیلەوە ئەو ڕێگە بەرەو زاخۆ بوو کە گەندە گرفتە بوو لە زینی وەرتێ و پاشان لە قەسری و لە دیانە و لە سۆران و لەو ڕێگە لە مەتینە و هەتا بەرەو زاخۆ باتفێوانە ئامانجیان ئەو بوو کە ئەو ڕێگە بتوانن بکەنەوە بۆ ئەوی خۆیان بە ئاسانی بتوانن لە نێوان قەندیل و ئەو سنوورە هەتا دەگاتە ڕۆژاوای کوردستان بە ئاسانی بکەنە ڕێڕەوی خۆیان بەڵام سوپاس بۆ خۆڕاگری و هێزی پێشمەرگەی کوردستان ئەو ڕێڕەوەیان لێگرتن نەیانتوانی بۆی ئێستاکە پەنیان بۆ سیاسەتێکی دیکەی چەوت بردووە کە ویژەوەیە
چوونی هێزی پەکەکە بۆ ناو قوڵای هەرێمی کوردستان بۆ نمونە لە پاربینیمان لە گەرمیان لە ئاغجەلەر لە چەمچەماڵ و لە جوگجناو ئاماژە پێدا لە سلێمانی و چواردەوی لە شارباژێر لە هەموو ئەم شوێنانە کار و چالاکیان هەیە و ئەمەش بە هەندێک کەس پێی وایە و خۆشم پێم وایە ئەمە بە سیاسەتێکی بە ئەنقەزوا دەکەن بۆ ئەوەی زیاتری هێزەکانی تورکیا پەلکێشی ناو هەرێمی کوردستان بکەن و کە ئەمە زیاتر بەڕاستی زیانی بۆ هەرێمی کوردستان و بۆ حکوومەتی مامۆستا جەنگی گاوا مرۆڤ بەرێ خوددەتە میدیایە سەر بە پەکێکێڤە هەندێک تشتێت هوسات بێژن ممکنە يعني تا حدێکی زێدە مبالغە نەڕاستی چاوەشەکاری پێوە دیار بیتن مع الأسف gelek خەڵک هەیە ji باوەرەژی يعني حتى لە ناو باشووری کوردستانê ئەگەم بەرێ خۆ بدەین پەکێکێت بێژیت ئەم jî خدا nêvan destkeftayînê li başûrê Kurdistanê bi dest hatin piştî salên notan taybetî başa çawa xwe xda nêvan destkefta dizanin di demekî da ku naparêzin vaya wezîrê bergeriya Tirkiye Evrûke gotiye çi nemaye li Bakurê Kurdistanê Tirkiye em bi temamî ji pekekê rizgar bîn ji ber ku hemî revne Iraq û Sûriye behsekî ji destkefta dikin ege armanc ev ye ku zêdetir Tirkiye rakêşin پەکەکە تەنها شتێک ئێستا بەدەستی ماوە ڕاگەیاندرا و هیچ ڕاگەیانێکی فەرمی وهایشی نەماوە بەوەی کە پەکەکە لە زۆربەی وڵاتانی ئەوروپا و لە دەرەوەی هەرێمی کوردستان بە حیزبێکی تێرۆریستی ناوزەندە کراوە ئەمەش ئایا خەڵک پێی خۆشە ئێمە پێمان خۆشیانە ئەمە واقعێکی سیاسی و بوونی هەیە و لە ئەوروپاش کە وە دوایین راپۆرتش کە دوو ڕۆژ پێش ئێستاکە لە پۆلیسی ئەڵمانیا بڵاوی کردو پارتی کرێکارانی کوردستان لە ساڵی 91ەوە بە حیزبێکی تیرۆریستی ناوزەندە کراوە بۆیە هیچ مەجارێکی ئەویان نەماوە کە لە میدیا فەرمیەکانی خۆیانەوە بتوانن دیعا بۆ خۆیان بکەن و یا ئەو دەستکەوتانە ئەوڵێن کە بەدەستیان هێناوە کە هیچ شتێک نییە جگەل لە کوشتن و لە بە کوژدانی گەنجانی ئێمە لە باکووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان و لەم دوایانشاکە دەستێوەردانێکی زۆر نادات پەروانە لە هەرێمی کوردستان دەکەن و خەڵکانی ئێمە سوپاس بخوا خەڵکی ئێمە هۆشیارە و خەڵکێکی زۆر کەمی هەرێمی کوردستان هاوسۆزە لەگەڵ پەکەکە لە بەرەوەی تێگەیشتنی زیاتی بۆ پەکەکە هەیە و پەکە هیچ دەستکەوتێکی نەبوو خۆیان و نەبوو گەلی کوردستان و نەبوو هەرێمی کوردستانیش نەبووە ئەو دەستکەوتانەی کە پەکەکە هەیەی جگە لە ماڵوێرانی و جگە لە شکستی یەک لە دوایەکەکان و جگە لە ناشرینکردنی قەزیی کوردی لە سەراسی جیهانی و بەتایبەتی لە تورکیاش هیچ شتێکێکی بۆ هەرێمی کوردستان نەهاوردووە و لە ڕووی میدیایشەوە بەڕاستی میدیای پەکە بەتابی سۆشیال میدیاکان دەورێکی خراپیان بینیوە چونکە تەنها ئەویان بەدەستەوەماوەش بۆ چەواشەکردنی گەنجانی ئەمەیە دەیانوێت بە هەر جۆرێک بێت هاوسۆزی خەڵک بۆ خۆیان ڕابکێشن بۆ ئەوەی بتوانن بمێننەوە هێنا هیچ شتێکی دیکەیان جگەلەوە بۆ هەرێمی کوردستان و بۆ گەلی کوردستان بەدەست نهێناوە بەڕێ جەنگیۆک و باست کرد لە شکستی خۆیەتیان ڕەفتاراناکە پەکەکە شەڕی شکستی خۆی بۆ بە هەرێمی کوردستان ئەفرۆشێ خۆ هەرێمی کوردستان هۆکار نەبوو لە شکستیان بۆ ئەم ناوچەیە و دەیەوێت ئەم ناوچەیە شتێک بدا کە بە خوێنی ڕۆڵەکانی ئەم وڵاتە و بەنامەتیەکان بەسەرم گەلا هاتووە ئەم هەرێمە دروست بووە پڕە لە ئاشتی و ئارامی و پێکەوژیان بۆ دەیەوێتێکی بە پەکەکە ئێستاکە کۆمەڵێک لە سەرکردەی پەکەکە کە بە تیرۆریزم ناوزەندە کراون و پێش ئاماژەمان پێکرد هیچ جێگایەکی دیکە نەماوە لە دنیا تاکو و بچن و بتوانە خۆیان تیا بپارێزن و بێگومان لەوەیە هاوکاری دەرەکیش هەبێ بۆ هاندانیان بۆ ئەوی بتوانن زیاتر کێشە بۆ قەوارەی هەرێمی کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان دروست بکەن ئەوان بە ئامانجی ئەوەی کە پاکانەکردن بۆمانەوەی خۆیان ئێستا شەڕیمانەوەی خۆیانەکەن و لە نێوان شەڕیمانەوەی خۆیان و ناشرینکردنی قەوارەی هەرێمی کوردستان و پەلکێشکردنی هێزە دەرەکیەکانی بەتایبەتی هێزی سەربازی تورکیا بۆ هەرێمی کوردستان دەورێکی خراپ دەبێت بۆیە پێم وایە پەکەکە بە ئامانجەوە دەکات بۆ ئەوەی زیاتر زیان بە هەرێمی کوردستان بگەینە و خەڵکی هەرێمی کوردستان ناومێت بکات و خەڵکی هەرێمی کوردستان تووڕە بکات هیچ ئاماجێکی مۆستە جەنگی دناوبەرە ناڵ و بزماران کو پەکێکی بووە سەدەم ئارتشە تورکیە ڕاکێشی هەرێما کوردستانی بکات و بدەهان قەرەقۆڵێن مایندە دانیتن هەرێما کوردستانی چاوە دکاریتن خۆشوان هەردووکا قورتالکەت لە هەندێک لە سەرێ و لێ کۆڵینەوە ڕاپۆرتانە بکەین کە لە واقعا دروست بووە لەو ڕۆژانەی پێش و ڕاپۆرتێک لەلایەن سنتەرێکی کە پێدەوتی ئارم کۆنفلکت ئیڤنت ئەند داتا بڵاو کراوەتەوە دەڵێت لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵە نزیکەی 700 هێرشی یا چالاکی سەربازی لە هەرێمی کوردستان و لە ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیا و ئەنجام درراوە ئەوەمانەش پەکەکە دەورێکی خراپی
تیاگەوە سەر چاوەی کێشەکە پەکەکەی هەم لێرە و هەم لەوێ هەرێمی کوردستان دەتوانێت چی بکە هەرێمی کوردستان لە چوارچێوەی عراقی فیدراڵایە و دەسەڵاتە اتحادیەکان لە حکوومەتی فیدراڵیە و دەبێ هەندێک ڕێککەوتنی سیاسی و سەربازی نێوان حکوومەتی فیدراڵی یا حکوومەتی عراقی لە ڕابردوو لە ئێستادا لەگەڵ کۆماری تورکیادا هەیە و دەبێت چاوخشانەوە بەو ڕێککەوتانەدا بکرێت و ئەوە بەرپرسیارەتی سەرەکی حکوومەتی فیدراڵیە لە پاراستنی سنوورەکان و بۆ گفتوگۆکردن لەگەڵ هەم تورکیا و هەم ئێرانیش بۆی ڕێگری بکات لە زیاتر دروستکردنی گرفت بۆ هەرێمی کوردستان و بۆ خەڵکی سڤیلی ئەمە و بەبێ ئەو زانیارانەی کەلام نیشەیە گفتوگۆیەکی چڕ لە نێوان حکوومەتی تورکیا و حکوومەتی فیدراڵی عراقیدا هەیە بۆ دۆزینەوەی چارەسەرێکی یەکجاری بۆ ئەو کێشەی کە لە نێوان سنوورەکانی هەردوو لادا هەیە و پێشم حکوومەتی هەرێمی کوردستان دەسەڵات تەنها دەسەڵاتی ئەوە هەیە بتوانێت خەڵکی خۆمان هوشیار بکاتەوە کە بە فریوی پەکەکە نەکەون و بەڕاستی پەکەکە چیتر نەتوانێت ئێستا هەندێک جا پەکەکە هەتا دەورێکی خراپ لە نێوان لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستاندا دەبینێت بەوەی لە سوۆسیال میدیاوە دروستکردنی گرفت بینی پارتە سیاسەکانی کوردستان و لە نێوان خەڵکی ئێمە و هاندانی خەڵکی ئێمە لە حکوومەت و لە یەکتر دەورێکی خراپ دەبینێت ڕاستی مامۆستا جەنگی ئەو مژارە گەلێک پرسیارات هەلگریت و بڕاستیژی بابەتێکێک و جهێ گرنگی پێدانەیە لێژبەر کورتیا دەمیم نەشین زەتر پرسیارە هەوا بکەین و تشتێ من خواست بە کورتی بێژم ئەوەیە و بڕاستی میدیا و لە ئەنگرێن سەر بەپەکێکی حتا سوشیال میدیایە وسە زمانێکی تیژ و دژمن کارانەت ئاغڤن وەختێ مرۆڤ ئاغڤیتن مرۆڤ گوهداریاوات کات مرۆڤێت قەت ئەوە کورد نینە قەت جهەک نینە بناوێ کوردستانی وسە بتوژی و دژایەتیت ئاغڤن جهێ ئەسەفەیە گەلێک سپاس مامۆستا جەنگی ئاواکەری چاودێری سیاسی تو هەر هەبی بەخێرات سپاس بۆی باش